This is the Colosseum. It was built in 80 after Christ by the Roman emperors. Why did they build this? Because they wanted to be popular with the people, so people came to watch a lot of games here. What kind of games? That was mostly people fighting against each other and watching animals being killed, animals from far away in Africa. During the ages it was a little bit damaged, but you can still see that it's very intact, and that's why a lot of tourists are still coming here to see how it was in the Roman period. We all came from the United States. We just decided to spend our last day doing some sightseeing and coming to the Colosseum because it's so famous, and we're enjoying our day here. We live in Murcia, in south of Spain, and we love Italia. We visit the Colosseum and we like it. Good result 24! پێشەنگاکەی ما لە ئیشی ئەلوان زەیتی تێدایە، ئەلوان مایی تێدایە، سۆفتی تێدایە، تەنقیتی پێ دەڵێن، ئیشی زەغرەفەی تێدایە، کۆلاجی تێدایە. چەند بابەتێکمان هەیە لەو پێشەنگایە لە بۆ قوتابیان ساڵانە ئامادەی دەکەین. سەنگکردنەوەی پێشانگایەکی شێوەکاری کە زیاتر لە 30 قوتابی بەشداریان تێدا کردووە کە هەریەکەو بە بیرروڕای خۆی و بەهرەی خۆی بەهرەکانی پیشان داوە. تابیت کە شوێنەکە بەشداریان کردووە هەر قوتابێک بە شێوازی تایبەتی خۆی بەشداری کردووە، هەیە بە شێوازی خاڵدانان و هەیە بە شێوازی کاری دەستی و هەشتە بە دیزاینی سیارە و هەروە دیزاینی بیناسازی هەر شتمان بە ئەلوان زەیتی بەشداری کردووە. درکیجی مزخانی من گلت شت سرنج راکش مدیتن و کی شینوارت میتانیا و یه زردشتیا که حسن جیب ارکی خورابو شو که جان با طلبت ما شلو بکرن و ام حس که این هشت قطابی سردانوی مزخانی بکن و درگه بیت بکرن با عوائل و زوار و هشت برفرحتر لبیتن آرمان جامعه کو قطابی پتر هزرکش سر شینوارت خو هبیتن مثلا قطابی ما بگاوی گله که نزانی کو اخناتون بچکتوی نورتیتی کرده اصلی خو ان بدر کنو که شنی که هنده طالبت مزانی کو کرده و فرعون علاقت الگلک هی